ڕق و چاوساندنەوە بە چاوپۆشین لە هەوڵەکانمان بۆ ڕێزگرتن لە دەسەڵاتەکانی دەوڵەت کاتێک بەها مەسیحیەکانمان لە ژینگەیەکی دوژمنکاراندا جێبەجێ دەکەین. دەبێت ئامادە بین بۆ چاوساندنەوە. ئەم بنەمایە پەیوەندی بە بنەمای پێشەوە هەیە لە بێرۆکەی پابەندبوون بە بەهاکانمانەوە سەرارەی چاوساندنەوە، بەڵام ئەوەی لەم بنەمەیدا باسی دەکەین شتێکی زۆر ناوازیە لە ڕووداوەکانیدا. ئەم ئەنجومانە سەنهەدرین، وەک ئەوەی وتمان، دەسەڵاتێکی گەورە و بەهێزی هەبوو. لەبەر ئەم هۆکارە توانیان نێردراوان زیندانی بکەن. دەوڵەتی ڕۆمانی ئەم دەسەڵاتەی پێیان بەخشی، بەڵام دەسەڵاتێکی سنووردار و بە کۆتوبەند بوو. دەوڵەتی ڕۆمانی بەرپرس بوو لە هەر حوکمێکی لە 3 دارەدان، بەڵام ئەم ئەنجومانە یارییان بە یاسا و ڕێساکان دەکرد. چیرۆکەکە لێرەدا لەبارەی تۆربوونێکی بکوژنەی یەکێک لەو خەڵکانەیە کە سەرکردەی ئایینی بوون لە ئۆرشەلیم. لە کردار 5:33 لەبارەیەوە دەخوێنینەوە: کاتێک گوێیان لێبوو، زۆر تووڕە بوون، ویستیان بیان کوژن. ئەمەش کاتێک بوو کە پەترۆس شایەتحاڵی لەسەر عیسای مەسیح و هەموو ئەو ڕووداوانەدا کە ڕوویاندا، چونکە ئەو و نێردراوان لە ئۆرشەلیم بە ناوی عیسەوە فێرکاریان ئەنجام دەدا. هەر بەو هۆیشەوە پیاوانی ئایینی زۆر تووڕە بوون و دەیانویست بیان کوژن. دواتر شتێکی نایاب ڕوویدا، چونکە سەرکردەیەکی ئایینی ژریان بە ناوی گەمەڵائیل تێدا بوو. ئەندامی ئەنجومان سەنهەدرین بوو هەستا و ئەم قسە ژێرانانەی لە ئایینی 38 دا وت: ئێستاش ئامۆژگاریتان دەکەم لە پیاوانە دوور بکەنەوە و وازیان لێ بهێنن، چونکە ئەگەر ئەم بێڕووباوەرە و کارە لە خەڵکەوە بێت تێک دەچێت، بەڵام ئەگەر لە خوداوە بێت ناتوانین ئەمە تێکی بدەن. قسەی مرۆڤێکی بێرمەند و دانان ئامۆژگاریەکانیشی ئامۆژگاری زۆر ژێرانن، قسەکانیش ڕاستوگۆیانەیە، قسەکانی تەواو دەکات. ئەگەینا خۆتان دەبینەوە لە دژی وتەکانی خودا دەستنەگەن قایلی کردن، بۆیە نێردراوانیان بان کرد و فەرمانیاندا کە بدرێنە بەر قەمچی. ئینجا فەرمانیان پێکردن ناوی عیسا نەهێنن و ئازادیان کردن. 3 جەلد لێدان و لەو کاتەدا تەنها بە قەمچی نەبوو، بەڵکو بە عیساش بوو. نزیکەی 40 جەلد بوو. 40 جەلد بە عیسایەک هەروەها دەبوو 39 جار ئەم کارە بکەن، چونکە 40 جار دەتوانێت بێتە هۆی مردن. ئەوەی لە ئایەتی 41 دەخوێنینەوە: نایاب و سەرنجڕاکێشە. ئیتر نێردراوان بە دڵشادیەوە لە بەردەم ئەنجومانی باڵا هاتنە دەرەوە، چونکە بە شێوەی ئەوە دانران کە لە پێناو ناوی عیسەدا سوکایەتیان پێ بکرێت. ئیتر هەموو ڕۆژێک لە حەوشەکانی پەرستگا و لە ماڵاندا بێوچان خەڵکیان فێر دەکرد و مزگینیان دەدا کە عیسا مەسیحیەکەیە. سەرارەی شەق و ئازار و سوکایەتیکردن بە خۆشحاڵیەوە چوونە دەرەوە و لە ئۆرشەلیم بەردەوام بوون. لە بانگەشەی ئینجیل زۆربەمان ئەم جۆرە چاوساندنەوەیمان بەسەر نەهاتووە و لە عیبادەتدا بە جۆرێک لە ئازادی بەرهەمدین، بەڵام بە درێژایی مێژوو چاوساندنەوەی ئایینی بە جۆرە جیاوازەکان و لە ناوچە جیاجیاکانی جیهاندا دەبینین. بۆ نمونەی لە سەدەی 16دا لە ئینگلترا، هینری هەشتەم کە ئەو کات سەرۆکی کڵیسە بوو، فەرمانی سوتاندی ویلیام تیندێلی دا، چونکە کتێبی پیرۆزی وەریگیرا بۆ زمانی ئینگلیزی بڕیار بوو ئەمە سەرۆکی کڵیسە بێت. ئەمەش زۆر هاوشێوەی ئەوەیە کە سەرکردە ئایینەکان لە سەردەمی عیسا و سەردەمی نێردراوان کردوویانە. بە درێژایی مێژوو چاوساندنەوەی لەم جۆرە دەبینین. پرسیارەکەمان بۆ تفکێرین و جێبەجێکردن: چۆن و بۆچی دەکرێت بینین چاوساندنەوە لە کۆڵتورەکانماندا سرتر دەبێتەوە کاتێک پۆلس لە زیندان بوو؟
ئەم قسانەی نووسی ڕاستیەک کە دەبێت بە جددی وەربگرین بەبێ گوێدانا بارودۆخە جیاوازەکان. هەموو ئەوانەی دەیانوێت بە لەخواترسیەوە بە یەکبوون لەگەڵ عیسای مەسیح بژین. چاوسەندنەوە پڵە و جۆری جیاوازی هەیە بەپێی کۆمەڵگە و شێوەنەکە ڕاگەیاندنی ئێمان و پابەندبوونی کەسێک بە بەهاکانیەوە ڕەنگە ببێتە هۆی چاوسەندنەوەی. لەوانەیە بە شێوەیەکی سنووردار دەربکەوێت، وەک کاریگەری لەسەر نمرەکانی لە کۆلێژیان بگا و گەشەکردن و پێشکەوتنی لە شوێنی کاریکەیدا و لەوانەیە ڕووبەڕووی گەڵتە پێکردن ببێتەوە. دەتوانین لە بەرنامە تەلەڤیزیۆنیەکاندا گەڵتەرکردن بە مەسیحیەکان ببینین. هەموو ئەمانە و زیاتریش جۆرەکانی چاوسەندنەوەن کاتێک ڕووبەڕووی هەر جۆرە چاوسەندنەوەیەک دەبینەوە کە ئەمەش ئاگری زۆر دەبێت زیاتر دەست بە باوەڕمان بە عیسای مەسیحەوە بکرێن. بەڵام دەبێت بە وریایی و حکمەتەوە مامەڵە بکەین. کتێبی پیرۆز حکمەتمان پێدەبەخشێت بۆ ئەوەی بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتدا بکەین. هەروەها پێویستە لەم بارەیەوە نوێژ بۆ یەکتر بکەین. با بیر لەم بنەمەیە بکەینەوە کە دێت پێیەوە بژین. بە چاوپۆشین لە هەوڵەکانمان بۆ ڕێزگرتن لە دەسەڵاتەکانی دەوڵەت کاتێک بەها مەسیحیەکانمان لە ژینگەیەکی دوژمنکاراندا جێبەجێ دەکەین. دەبێت ئامادە بین بۆ چاوسەندنەوە.